نزیکەی هەفتەیە کە ئاشکرابوونی بەرنامەی بێگاسۆسی ئیسرائیلی کە لەلایەن چەند دەوڵەتێکی جیهانەوە بۆ سیخوڕیکردن بەسەر چالاکەوانان و سیاسەتمەدار و ڕۆژنامەنووسان بەکارهێنراوە شڵەژان و نیگەرانی زۆری بە دوای خۆی داهێناوە. بابەتی بێگاسۆس بووەتە ئاشکرابوونی ئابڕوچوونێکی گەورە لە ئاستی نێودەوڵەتیدا دوایەوەی لە 16 دەستگای گەورەی میدیای جیهانی زانیاری لەبارەوە بڵاو کرایەوە، لە ناویاندا ڕۆژنامەکانی واشنگتن پۆستی ئەمریکی و گاردیانی بەریتانی و لۆمۆندی فەڕەنسی. بەرنامەکە لەلایەن چەند دەوڵەت لە ڕێیکڕینی کۆمپانیای NSO ئیسرائیلی بە ڕەزامەندی وەزارەتی بەرگری ئیسرائیل بەو دەوڵەتانە فرۆشراوە. ناوی کۆمپانیاکە دەگەڕێتەوە بۆ 3 کەس کە دامەزرێنەری سەرەکین و ناویان نیف کارنی و شالی فۆلیۆ و عەمری لافیە کە لە ساڵی 2009 لە تەل ئەبیب دامەزراوە. بە پێی زۆرێک لە سەرچاوەکانی هەواڵ، دامەزرێنەران ئەندامی پێشووی یەکەی 8200 دەستگای هەواڵگەری ئیسرائیلن کە تایبەت بووە بە کۆکردنەوەی زانیاریەکان. لە سەرەتادا بۆ دامەزراندنی کۆمپانیاکە بڕی 1,800,000 دۆلاریان خەرج کردووە. سەرەتا کۆمپانیاکە بە دروستکردنی بەرنمەیەک دەستی پێکرد کە ناسینەوەی کەسەکان بوو. پاشان تواناکانی بە چەند قۆناغێک بەرەو پێش برد تا گەیشت بە شکاندنی مۆبایلی زیرەک لە دوورەوە و وەرگرتنی زانیاریەکانی ناوی و کۆنتڕۆڵکردنی سەرجەم نامەنیهێنیەکان و ئاگاداربوون لە سەرجەم ئەو پەیوەندیانەی لە ڕێی تۆڕە جیاوازەکانەوە ئەنجام دەدرێن. هەروەها توانای کردنەوەی کامێرا و مایکرۆفۆنی هەیە بۆ ئەنجامدانی چاودێری ڕاستەوخۆ. بە پێی زانیاری ئەو راپۆرتە هەواڵانە لە نێوان ساڵانی 2008 بۆ 2016 50,000 ژمارە چاودێریان خراوەتە سەر و با بەرنامەی بێگاسۆس شکێنراون کە لە ناویاندا ژمارەیەکی زۆر سیاسەتمەدار و ڕۆژنامەوان و چالاکەوان هەن. لەناو ئەو چل حکوومەتەی کە بەرنامەکەیان کڕیوە، هەنگاریا و ئیمارات و سعودیە و مەغریب و مەکسیک و هندستان و ئازەربایجان ناویان لە ڕیزی ئەو دەوڵەتانەیە کە بە بەکارهێنانی بەرنامەکە سیخوڕیان بەسەر نایارەکانیانەوە کردووە. لە ڕێی بێگاسۆسەوە حکوومەتەکان دەتوانن بە باشترین شێوە سوود لە شێوازە جیاوازەکانی سیخوڕیکردن ببینن با کەمترین تێچوو، بێ ئەوەی ملیاران دۆلار لە خزمەتگوزاری سیخوڕی و دروستکردنی تۆڕ و بەکرێگیراواندا خەرج بکەن. بڵاوبوونەوەی ئەم زانیاریانە نیگەرانی زۆری لای کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە جیهانیەکان بە دوای خۆی داهێناوە. هاوکات ئێستا بەشێک لە وڵاتان کەوتونەتە خۆ بۆ بەدواداچوونی ئەوەی تا چەند زەرمەند بوون، بە تایبەت دوایەوەی ڕۆژی چوارشەممە دەرکەوت کە یەکێک لەو کەسانەی بۆتە قوربانی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا بووە کە دەوترێت لەلایەن دەوڵەتی مەغریبەوە خراوەتە ژێر چاودێریەوە. لەوبارەوە ئۆرسۆلانۆڤ دێرلاین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپی ڕایگەیاند کە بەکارهێنانی بەرنامەی بێگاسۆسی ئیسرائیلی بە هەموو شێوەیەک ڕەت دەکەنەوە. وتیشی تا ئێستا تەنها دەنگۆیە و پشتڕاست نەکراوەتەوە. ئاماژەی بەوەش کرد پێویستە بە دوواداچوونی ورد بکرێ چونکە کارێکی لەو جۆرە بە هیچ جۆرێک قبولکراو نییە. هاوکات ئەنیس کالامار سکرتێری گشتی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئاماژەی بەوەدا مەترسیەکە لەوەدایە کە بەشێکی زۆر لە وڵاتان ئەو بەرنامەیان بەکارهێناوە بۆیە بە مەترسیەکی گەورەدا دەنرێ بۆ سەر میدیای ئازاد.